کاتێکا کە ئێمە ئێستا باسی تێکۆشان دەکەین باسی خەباتی ژنان دەکەین لەو کاتێککە باسکەن بژین دەرگا کراوەتەوەی تر بۆ جۆرا و جۆر خەباتی ژنان لە هەموو کوردستانە لە ئاساس و بنەمایشە لەگەڵ ڕاستێکی تر بەردەوامین من دەمێت ئەوەتانە پێ بڵێم کە خەبات لە بەرامبەر بە چی دەکرێت خەبات بەرامبەر بە ذهنیەتێکی پیاوسالار دەکرێت کە لە قاڵبی بنەماڵە لە قاڵبی کۆمەلگا بە ناوی سونەت بە ناوی عادەت عرف بە شێواز جیاواز لە بەرامبەر ئەو شتە خەبات دەکرێت بڕوان کوشتن لەلایەن کێوە دروستە بێت لەلایەن باوک لەلایەن براوە لەلایەن پیاوە لەلایەن پیاوێکی لە ناو دەوڵەتەوە لە تەرەفی ڕەگەزی پیاوە دروستە بێت بۆ لەبەر ئەوەی کە بەرامبەر بووە بەنەیەکی گەورە لە بەرامبەر بە ژنان بۆ نمونە مەسەڵانی وە تەماشاکەن من هەر ئاماژە بە ڕۆژهەڵاتی کوردستان کەم ساڵ زیاتر لە 11 مانگە شۆڕەشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە بەردەوامە ژنان لەلایەنی هێزی دەسەڵاتداری ئێرانەوە بە هەموو شێوازێک بە هەموو جۆرەیەک ڕوبڕووی ئێرەش هاتنەوە چۆن بوو من کورتە ئاماژەیەکی پێ بکەم دوای بگەڕەوە سەر مەسەلە یعنی هەر لەوێشە قەتڵ دروست بوو قەتڵی سیاسی بوو لە زانکۆ بگرە لە مەدرسە بگرە لە کۆڵانە بگرە لە ماڵا بگرە لە گوند لە شار لە سەراسەری ئێرانە ئەو قەتڵە دروست بوو بۆ ئەوەی کە ذهنیەتی پیاو سالار ژنان ئێرادەی ژنان زاتی ژنان تێکۆشانیان وەکو مەترسێکی گەورە بخۆی دەبینێ ئەم هێرشە لەسەر ڕۆحە لەسەر جەستەیە لەسەر فکرە لەسەر ذهنیەتە لەسەر ئێرادەیە ئەی قەتڵی فیزیکیش بەشێکی لەوانەیەدی یعنی ئەو کچانەی کە ئێستا لە ماوەی ئەخیرەوە بەداخەوە لەلایەنی باوکیانە هاتنە کوشتن هەر ئەو کچە گەنجانە بوون کە دروشمی ژن ژیان ئازادیان لە ناو کۆمەلگات ئەوتەوە هەر ئەو ڕۆحە جوانیانە پاراستکە یاغیە سەرکێشە قاڵب ناکرێت سنووردار نابێت ئەمە بۆ هۆکاری کوشتن جا ئەم کوشتنە ناوی جیاواز دەگرێت مەسەڵەن دەبێتە عرف دەبێتە یاسا دەبێتە عادەت دەبێتە هەندێک جار بە ناوی شەرەف بە ناوی ئەخلاق ئەمانە دەکرێت بۆ ئەوەی کە ژنان وەکو مەترسێک دەبێنن ئامانجی ئەوەسە کە ژنێک دروست بکات تەماشاکەن لە ناو هەندێک کۆمەلگا کە هێشتا تێکۆشان ژنانە بەرز نەبووتەوە لە ناو کۆمەلگە داخراوەکان چۆنە ئەوەیە کە ژنی باش کەیە پێناسەیەک بۆ ژنی باش هەیە ژنی باش ئەو ژنەیە کە دەنگی دەرنەکەوێت لە چوارچەوەی ماڵا بمێنێت هەرچی ذهنیەتی پیاو سالار ئەڵەت قبول بکات ئەمە ژنێکی بە ئەخلاقە یعنی ژنێک کە بەڵێ چەشم غوربانگو ئابم شێوازە بێت ئایا ئەمە ئێستا بۆ کۆمەلگای کە تێکۆشان دەکات کۆمەلگای کە تێکزانە بۆ تۆ بێگومان قبول ناکرێت ئەمە ڕاستیەکە یعنی قەتڵەکان زۆرتر لە بەرامبەر بە ئەمانە دروست دەبێت فقط ئەو مەشروعیەت بەخشی بۆی ئەوەی کە زۆر ڕەوا ببینن بێگومان بڕوانن لە ناو دەوڵەتێکە لە ناو حاکمیەتەکە بنگە و بنەمای جنسیەت پارێزە ئایا لە ناو قەتڵەکە قاتڵ ئەفو دەکات یا مەقتوڵ بێگومان ئەوەی کە قاتڵە ئەفو دەکات بۆ ئەوەی کە ئەگەر ئەو پیاوە کوشتی بێتیشی ئەڵێت بەم ناوانە کراوە و هیچ جەزایەکی ئەو تۆشی نەدات لە حاڵێک ئەگەر ژنێک خۆی بپارێزێت شاید دەست بە هەندێک شتی دیکەش بات ئەوە محکوم بە مردنا ئێمە بەدەهان نمونە تەنزانم بۆ بڵێم لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە یعنی ژنانێکی خۆیان پاراستووە ئەم جارە لەسەر ناوێکی خۆیان پاراستووە بە شێوازتر حکم دراون ئایا ذهنیەتی پیاو سالار بە کامیان هێندەدات بە کامیان مەشروعیەتە بەخشێ ئەمە بابەتێکی گرنگە کە دەبێتە هۆکاری قەتڵەکان کوشتنی ژنان جغرافیا ناناسێت ئەمە ڕاستیەکە لە هەر کوێنای ئەم دنیا بیت تا کاتێکە ذهنیەتی پیاو سالار حاکم بێت لەوێ کوشتنی ژنان فەرز دەکرێت بەڵام لە شوێنێکە کە تێکۆشان هەبێت ئیدی ژنان ئەو پێناسی قوربانی بوونە قبول ناکەن ئەمە ڕاستیەکە ئەسڵان بۆ ئەوەی کە ئەو پێناسی قوربانی بوونە ڕەتکەنەوە تێکۆشانیان کردووە کە ئەیدی ئێمە پێشەنگین ئەبینە هۆکار و ئاکتەر و فاکتەری گەورەی گۆڕانکاری ناو کۆمەلگاکەمانە ئەمە باشوور بێت ئەمە ڕۆژهەڵات بێت ئەمە ڕۆژاوا بێت بڕوانن مەسەڵەن من ئێستا مقایسەیەکتان بۆ ئەەکەم لە ناو بەشەکانی کوردستانە لەکوێ کە تێکۆشانی ژنان بەرز بووتەوە لەوێ ئاستی کوشتن خودی کۆمەلگاکە ئەو نەزانە بۆ تۆ کە ئاستی کوشتناتە خوارەوە بەدەهان نمونە لە ڕۆژاوای کوردستانتان پێیان بژین یعنی لە ئەوەی کە دوای ئەوەی کە مۆدرنیتەی دموکراتیک حاکم بوو لە ڕۆژاوای بینیتانە قەتڵی ژنان زۆر کەم بووتەوە زەواجی تەمەنی وچوو کەم بووتەوە گەلێک بابەتی کە وەکو هێرش ئێمە بەناوی دەکەین دژ بە ژنان لەوێ کەم بووتەوە بەڵام لە شوێنێک تری کوردستانە ئێمە دەبینین کە قەتڵە ئامێکی زۆر گەورە و یەکجار زۆر گەورە لە بەرامبەر بژنان باشووری کوردستان بێ من ڕۆژهەڵاتی کوردستان بێ من باسی ڕۆژهەڵاتیشم کرد لە باشووریش بە هەمان شێوازە
بناوي آين بناوي دين بناوي عرف جا الشرف دبيتها ناموسك مثلا ناويك يا فقط جنك وكم ملك تماشاك اصلا خدي معناه الشرف وناموس وير جن دبيتها ملكي تو اگر او ملكي تو لجير سيطريتو دركوت او موقع حق كشتنت هي اما تعريفك لسنه ناموس تقريبا وجنان آیا کۆمەڵگایەکی ئێمەکە بە هەموو شێوازێکەوە ڕوبەڕووی هەر جۆرە هێرش هاتووە ئەم تعریفە بخۆی قبول نکات ناکات ئەمە تعریفێکی زیهنێتی پیاوسالارە کە لە قاڵبی دەوڵەت و حاکمیەتە لە هەر کوێنایم کوردستانە خەریکە دەستەپێنرێت بە ژنان و بە نەزەری من ئەو شتەی کە وەکو تەفگەری ئاپۆی لە چوار پارچەی کوردستانە دروستی کردووە گەورەترین خەبات ئەو ڕووناکبیریەسەکە کێشەی ژنی بە بنەڕەتیترین کێشەی کۆمەڵگازانی یعنی ئەگەر ژنان ببن بە پێشنگ ئەو موقع قوربانی بوونی قبول ناکەن ئەو موقع بێدەنگ نابینن بەرامبەر ئەو قەتڵانێک کە دروست دەبێت ئێستا ئێمە بەداخەوە دەتوانم وەکو ڕخنێکیش باس بکەم ئەوەیە کە مەسەڵەن ئەگەر لە باشووری کوردستان ئێمە باسی دەکەن پێویستە کێشەی ژنێک بە کێشەی خۆمان ببینین ئەگەر ژنێک ئەمڕۆ لەسەر ناو ناموسە کوژرێت لەسەر ناو شەرەف دەکوژرێت سبحە ئەگەر ئەم بێدەنگی بەردەوام بکات ژنێکی دیکە دەکوژرێت ناتوانین ئەو بخەنێ ژێرپرس لە هەر حاڵەتێکە ماف نییە کە ژن بکوژرێت چون ئێمە باسی ینی ڕشەی ژنەکەین ینی ژن و ژیان تا چه ئاستێکە بۆ یەکە گرێدراون بێدەنگی لە بەرامبەر شتە تەبیعەتەن کوشتنی ژن تێرێ کوشتنی ژن هەر ئەو کوشتنی ژیانەیە لە ئاساسە تۆ باسی دەکەی بۆیەش بە هیچ شێوازێک کوشتن لەسەر ناوە نابێت قبول بکرێت و ژنان کاتێک دەتوانن ئەگەر بە پێشانگایەتی خۆتان ئیسرا بکەن هەر ئەو ژنانە دەتوانن ببن بە هۆکاری گۆڕانکاری لە کۆمەڵگاکان هەر ئەو ژنانە دەبنە هۆکارەوە کە هاوجنسی خۆیان هاوڕەگەزی خۆشیان هۆشیار بێتەوە کە هاوڕەگەزەکە هۆشیار بوو لەو کاتە ئەتوانین وا بڵێن کە یەک ئاگاهەیەکی جەمعی دروست دەبێت لە دەرەنجامی ئەو زانستە کۆمەڵایەتیە کە دروست بووە ژنان پاڵپشتی یەکترگەن و ئەو موقعی بێدەنگی ساز نابێت مە بەڕاستێکە لەگەڵ ذهنیەتێکی جنسێت پارێزە ڕوبەڕووین کە ژنانی خستێت و پەراوێز و ماف بۆ ژنان نازانێت لە ذهنێتی ئەوە چه هێوایەتێکتان هەیە کە بێت ژنان پارێزێت ئەمە ڕاستیەکە ینی بۆ ئەوەی کە وتم لەسەر ناوی ئەوەی کە ملکی ئەو لەژێر ئیرادە و سەتەرێ دەرکەوتووە کوشتن باهین دەبینێت و ئەمە ئەگەر لەلایەن سیستمی دەسەڵاتدارەوە خەریکە ڕەوایەتی پێدەخشێت و خەریکە مەشروعیەتی پێدرێت بە خاطر چییە؟ بە خاطری کە ئەم سیستمە دەوێت بە هەموو شێوازێک ئیدامە بەخۆی بات ئەمە ڕاستێکە یعنی ئەزانێت کە ئەگەر بێت مافی ژن پارێز دەیدی ئەسڵ مانە دەسەڵاتداریەکە نامێنێ دەیدی یعنی سیستمی دەسەڵاتدار هیچ کاتێک مافی ژن ناپارێزێت بە پێچاوانەوە ژنان لە هەموو کاتێک محکوم دەکات بۆ ئەوەی کە ئیدامە بدات بە سیستمەکەی خۆی بۆ ئەوەیە کە پاڵپشتی پیاوان دەبێت لە هەمباوەکە فقط ئەمیشە لەبیر نەکەین لەناو سیستمێکی ئاوا هەمژن قوربانیە هەم پیاو ینی پیاوان ناتوان لەناو سیستمێکی دەسەڵاتدار خۆیان بە ئازاد ببینن ئەمە ڕاستیەکە لە سیستمی دەسەڵاتدارە هەر کەس کە مخالف بوو هەر کەس کە دژبەرەتی کرد ئەوە ئەبێت مانعی گەورە مەترسێکی یەکجار زۆر و خودی سیستم و حاکمیەتیش هەوڵەدا بە شێوازێک لە ناوی بەرێت ئیتر ئەمە لەسەر ناوی دەوڵەتی گەورەیە یان لەسەر ناو ئەو دەوڵەتە بچووکەی کە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بنەماڵەی وەکو دەوڵەتی بچووک پێناسە کردەوە یعنی چی یعنی یەک لە مەرکەز و لە ناوەندە ئەوی دی خزمەتی دەکەن ئەگەر ئەوی دی کە ژنە خزمەت دەکات لە ژێر خزمەت دەرکەوێت ئەو موقع ئەو ژنە باشەی کە سیستمی پیاوسە لە تعریفی کردیە نییە و مافی کوشتنیشی هەیە